بانکی خوێنی سلێمانی یەکێکە لە ناوەندە هەستیارەکانی تەندروستی کە ئەرکی دابینکردنی خوێنی لە ئەستۆیە بۆ زیاتر لە 35 نەخۆشخانەی حکومی و ئەهلی و ناوەندی تەندروستی. لەنێو ئەم ناوەندانەدا نەخۆشخانەی هیوا و نەخۆشانی تالاسیمیا پشکی شێریان بەردەگەی لە دابینکردنی خوێن بۆیان. بەپێی ئامارێکی بانکی خوێنی سلێمانی بە تەنها لە 6 مانگی سەرەتای ئەم ساڵدا 17,162 بتڵ خوێن لە هاوڵاتیەی وەرگیراوە. زیاد لە 35 نەخۆشخانەی ئەهلی و حکومیمانەیە بە نەخۆشخانەی فاروقیشتەوە، چونکە یەک شوێن لەم شارەیە بانکی خوێنی مەرکەزی نییە کە تەجهیزی خوێن بکا بۆ هەموو شارەکە غەیری ئێمە، یعنی هەموو بوتڵێکی خوێن لە ڕێگای ئێمەوە ئەیرێ بە نەخۆشخانەکانی شاری سلێمانی. پلازمایەکی زۆر ماڭانە دابی نەکرێ لە بانکی خوێن بۆ نەخۆشخانەی هیوا لەگەڵیشیا ئەیین بە هەڵەبجە بە قەزا و ناحیەکان بە منتەقەی ڕاپارین، یعنی بەڕاستی پشدەر هەموو یەگرێتەوە لەگەڵ یا ئەیین بە کەلار منتەقەی گەرمیان بە چەمچەماڵ چ نەخۆشخانەیەک لە دەرەوەی شاریش پێویستی بە پلازمای خوێن بێ یەن بە کۆڵبۆکس بە سیارەی ئیزعاف ئەیبەن بۆی پەکیان نەکەوێ، چونکە بەڕاستی پلازماش ضرورە بۆ حیاتی نەخۆش. وەرگرتنی خوێن و ئامادەکردنی خوێنەکە لە خوێنبەخشەوە بۆ نەخۆش بە چەند قۆناغدا تێپەڕ دەبێت تاوەکو خوێنێکی پاک و بەسوود بدرێتە نەخۆش. لە بانکی خوێنی سلێمانی لە یەک بوتڵ خوێندا چەند پێکاتەیەکی گرنگ بۆ چەند نەخۆشی جیاوازی لێ دەردەهێنێت و هەر لە بانکی خوێنەکە 5 جۆر پشکنینی ڤایرۆسی بۆ خوێنەوەرگیراوەکە دەکرێت. پسپۆرێکی بواری خوێن هەموو ئەدەنگوانە ڕەت دەکاتەوە کە خوێنبەخشین زیانی هەیە و خوێنبەخشەکەوا لێ دەکات فێری خوێنبەخشین بێت. بە پێچەوانەوە خوێنبەخشین چەندین سوودی تەندروستی هەیە و خوێنبەخش لە تووشبوون بە نەخۆشەکانی خوێن کەم دەکاتەوە. کەسێک ئەتوانێت بێ خوێن بەخشە وەکوکێ ئەو هاوڵاتیانە هەموو کەس بێ ئەتوانێت پیاو بێ یان ژن بێ ئەوەیە کە تەمەنی لە 18 ساڵ کەمتر نەبێ لە 65 ساڵی زیاتر نەبێت. ئیتر بۆی هەیە و ئەوەنە ئێمەکەیتە ئێرە تام پشکنینی تەواوەتی بۆ ئەو خوێن بەخشە ئەەکەین، ئەنی هەر خوێن بەشێکە خوێن ببەخشێت ئەوەیە لە باتی ئەوەی کە هەر خوێن بەخشێت 4 پێکاتی تری لە خوێنەکەیەوە جیا ئەکرێتەوانێ کە هەر یەکەی بۆ جۆرێک لە نەخۆشی بەکارێت کە پێکاتەکان بریتە لە پاکسیڵی پێوتێت کە ئەو زیاتر بوانە بەکارێکە نەخۆشی ئەنیمیانە ئەنی خوێنیان کەمیان کێک تووشی نەزیک بوو بێ و هەروەها هەیان عینەشت هەر لەو خوێنەوە هەلەیەکیس خوێنەوە ئەنی پاکسیڵ جیا ئەکرێتەوانێ عینەشت پلازماش جیا ئەکرێتەوە کرایەوە پرێسیپتێتی جیا ئەکرێتەوە پلەیلێتی جیا ئەکرێتەوە کە ئەم پێک هاتانە هەمووی هەر یەکەی بۆ جۆرێک لە نەخۆشی بەکارێت. بۆ نمونە ئێستا پلەیلێتەکە ئەیانێنین بۆ خۆستخانەی هیوا کە ئەوەی ئەقراسە بوو کەسانەیەکە نەخۆشیان هەیە و پلەیلێتیان کەم و بۆ چارەسەری ئەوانە یعنی هەر یەکە لە پێکاتەکان بۆ جۆرە نەخۆشی بەکارێت. لە فەحسی ڤایرۆساتەکانیش ئەوەیە ئێمە فەحسی HIV، HBS، HCV، HB کۆر سەفلس 5 جۆرە تێستی بۆ ئەکرێت. هەر کێشەیەک لە هەر یەکێ لەو تێستانەیە هەبێت ئەوە پەیوەندی ئەکرێتەوە بە خوێن بەخشەکەوانێ یعنی ئیسفادێکی زۆری هەیە بۆ خوێن بەخشەکە خۆشی ئاگدار ئەکرێتەوە کە هەر جۆرە نەخۆشیی ڤایرۆسیان بەکتری هەبێ و هەروەها بە هیچ جۆرێکیش ئەو کیسەیە ئەنێرێتە دەرەوە لە بانقی خوێن جا ئەکرێتەوان لە خوێنەکانی تر ئەنێرێ بۆ مەحرەقە ئەسوودێنرێت. لە پشکنینەکانەوە دەرکەوتووە یان لە چەندەها بەحث و هینەوە دەرکەوتووە ئەڵێ ئەوەی کە بتوانێت ساڵی جارێک خوێن ببەخشێ کەمتر تووشی نەخۆشیەکانی سووڕی خوێن و نەخۆشیەکانی شێرپەنجەژە بێت. بانکی خوێنی سلێمانی لە ساڵی 1990ەوە وەکو یەکەم ناوەندی تەندروستی تایبەت بە خوێنبەخشین لە کوردستان دامەزراوە و لە ئێساشدا بۆتە ناوەندێکی گرنگی تەندروستی و لە حاڵەتە نەخوازراوەکاندا باوکاری هاوڵاتیان نیان هێشتووە خوێن لە بانکەکەدا کەم بێت و لە هەموو کاتێکدا ئامادەی خزمەتکردنم بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەت پارێزگای سلێمانی. ئارەم عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.